بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئازیزان و خۆشەویستان، دەنگ دەرانی بەشمەینەتی هەرێمی کوردستان، سڵاوی خوای گەورەتان لێبێ. زیاتر لە چارەکە سەدەیەکە لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتێکی ستەمکاری نادادگەر لەژێر چەندین ناو و پاساوی فریودەر و بەناوی دەسەڵاتی خۆماڵی و بالۆرەی دیموکراسی و مافی مرۆڤەوە خەریکی دانانی بەردی بناغەی ستەمکاری و بەرزکردنەوەی دیواری دەسەڵاتە بێزراوەکەیانن. بەناوی شەرعیەتی شۆڕژگێڕی و خەباتی شاخەوە خۆیان و نەوەکانیان لە نێو لەزەتی ژیانی شاهانەدا کاتەکانیان دەگوزارێنن. ئەوان بۆ ئەوەی کوڕ و نەوەکانی خۆیان بەسەرداری بمێننەوە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانەیان بە بێکاری و بێهیوایی سپارد و بەرەو هەندەران و مەرگ ڕاوێنان و دایکانیان جەرگ سوتاو کردن. ئەو دەسەڵاتە لەرزۆکەی هەرێمی کوردستان تەنها سیاسەت و دەسەڵات و شایستە داراییەکانی ئێمەیان زەود نەکردووە، بەڵکو زۆر لەوە زیاتر بەها باڵاکان و ئەخلاقی کوردەواری و دابوو نەریتە جوانەکانیشیان بێ ئەرزش کردین. ئەوان خۆشیەکانی ژیانی ئێمەیان کوشت، شیرازەی کۆمەڵگەیان تێکدا، کەسە باشەکانی کۆمەڵگەیان پەراوێز خست و خراپەکانیشیان کردە کەسانی دەزڕۆیشت و بەریان دانە گیانی خەڵکی بەژمەینەتی هەرێمی کوردستان. هاو نیشتیمانی خۆشەویست، چارەسەری ئەم دەردی ستەمکاریە تەنها بە بەرپاکردنی دادگەری دەبێ. دادگەری سەرەتای سەرهەڵدانی خۆشبەختی و خۆشگوزەرانیە. ئێمە بۆ ئەوەی خۆشگوزەران و خۆشبەخت بژین، بۆ ئەوەی خۆش بژین و گلەیمان لە بەختی خۆمان نەبێ، دەبێ بەشدار بین لە دادگاییکردن و دوورخستنەوەی ئەو کەسانەی دەسەڵاتی خۆیان بۆ ستەمکردن و چەوساندنەوەی خەڵکانی ئاسایی بەکارهێناوە. دەنگ دەری بەڕێز، کۆتایی هێنان بە دیاردەی ستەمکاری و بڕینی دەستی زاڵم و زۆردارەکان لەگەڵ بەردەوامی و کۆڵنەدانی ئێمەدا پێویستی بە دەنگ و ئیرادە و هەڵوێستی جوامێرانەی ئێوەشە. ئەگەر بە هەمومان دەسەڵاتی ستەمکارەکانمان ڕاماڵی، ئەوە ئێستا و ئایندەیەکی گەشمان بۆ خۆمان و نەوەکانمان بەدیهێناوە. دەنگ دەری ئازیز، دەنگی خۆت بەکەم مەزانە، دەنگت ئەرزش و بەهای زۆرە. بە دەنگی ئێوە زریانی تۆڵە بەربا دەبێت و بارانی دادگەری دەبارێ. دەستان لە ناو دەستمان بێت، با ئێمەش خزمەتتان بکەین. هاوژین عومەر، کاندیدی ژمارە 5 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان.